بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە بەرنامەی گوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام لە 15 ڕەمەزان و نیوەی ڕەمەزانە بە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. خۆی گەورە عافیەت و لەش ساغی و دوور لە بەڵایی بە هەموو لایەکتان و بە هەموو لایەکمان و بە تەواوی مسلمانان و ئیمانداران بدات. وڵاتەکەمان لەم شەڕ و فیتنە گەورەیە بپارێزە یا رب العالمین، و ڕۆژووی ڕۆژوانان قبول بێت و سەرجەم ئەوەی ئازیز و خۆشەویست بە دڵێکی پڕ لە محیبەت و خۆشەویستی خۆی گەورەوە ئێواران پشتنە سەر سفرەی ڕۆژ و شکاندن و ئینشاء الله مەغفیرەت و ڕەحمەت و میهرەبانی خوا بێتە خوارەوە بۆ هەموو لایەکمان. ئازانم زۆر ئاگادار بین، مانگی ڕەمەزان زۆری نەماوە، نیوەی ڕۆشت و نیوەی ماوە. سژنێکی زۆر گەورە و زیندانێکی زۆر گەورە هەیە، ئە بەردەوامی ئێمەی گرتووە، ئەویش مۆبایلەکانی دەستمانە. فرسەت نەهێنێ ئەم مانگی ڕەمەزانەمان بە تەواوی لە تێک باچووکە ئەوەندە ئەخبار و هەواڵ و بە دوای هەواڵگەڕانە وامەلیەکە زۆر جار بیرمانەچێتەوە کە قورئانەکانمان، زیکرەکانمان، تاعەتەکانمان وەکو خۆی ئەنجام بین. لەبەرەوە ئاگامان لێبێت نەکەوینە ئەو زیندانە گەورەی کە خۆی بڕیارەیە ئێمە بخاتە ناو زیندانی خۆی کە ئاویش مۆبایلەکانی دەستمانە. خۆی گەورە تەوفیقی مولایەک بات، بە تایبەتی دوای 15 ڕەمەزان ئێمە چینە نزیک بوونەوە لە شەوەکانی فەتح و شەوەکانی بەدر و شەوەکانی لەیلەتل قەدر کە زۆر گەورەیە و شەوی مبارەکی جژن کە یەکێکە لە شەوە پیرۆزەکان لە ئیسلامە. خۆی گەورە ئەم بەرنامەیە بکاتە مای خێر بۆ ئێمە و بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و بۆ سەرجەم بینەرانمان لە هەر شوێنەکەن. بەرنامەی ئەمڕۆشمان لە خزمەت برای ئازیز و خۆشەویستم مامۆستا جوتیار و ئەم براز و خۆشەویستانە و مامۆسایانی بەڕێزکە لە خزمەتیانێن لەگەڵ برازیزەکانم لە کەناڵی ئاسمانی پەیام هەموومان بەیەکەوە ئینشاء الله ئەم میهرەجانە جوانە و ئەم ئەڵقە جوانەتان پێشکەشەکەین. مامۆستا جوتیار سڵای خوا لەبێت. سڵای خوا لە تۆ ژیان شەقیان. سەلام حاڵە باشە شکر. یەخوا سەلامەت بی. بینەرانی بەڕێز و خۆشەویستی شاشە جوانەکەی پەیام، خۆمان بە خۆشحاڵە زانین کە هەموو ئێوارانێکی ڕەمەزان ئەبینە میوانی ماڵەکانتان. هیوادارین لە ڕێگەی بەرنامەکەمانەوە، لە ڕێگەی بەرنامەی گوڵستانەوە سوود و قازانجێک بە ئێوەی بینەری خۆشەویست بێنین. بۆ بەرنامەی ئەم جارەمان تەوەرێکی گرنگمان ئامادە کردووە کە وابەستەیە بە ژیانی ئەمڕۆوە. کوردستان و وڵاتەکانی چواردەوریشمان زۆربەی تووشی قەیران و ناهەمواری و ئەو شتانە بوونەتەوە. جا بۆ بەرنامەی ئەم جارەمان باسی هاوکاری و دەستگیرۆیی یەکتر لە کاتی قەیرانەکانە ئاکەین. میوانداری مامۆستای زۆر بەڕێزەکەین، مامۆستا یوسف حسین زانای ئاینیە و هەروەها قورئان خوێنی بەڕێز مامۆستا شۆڕشفای قورئان خوێن لە شاری هەڵەبجەوە تەشریفیە ناوە. یەخوا بەخێر بێت. وهروەها لەگەڵ گروپە جوانەکەی مەولانە کاکە میهران و کاکە عەلی ڕەزا و مامۆستای عەزیز و خۆشەویست لە خزمەتان نابین. دایە شێخ تەوەری بەرنامەکەمان هەمیشە پێشەوەی بڕۆینە سەر تەوەری بەرنامەکە بە قورئانی پیرۆز دەست پێکەین. ئەگەر مامۆستا شۆڕشەوە نەعەزەت کێشێت قورئانێکی خۆشمان بۆ بخوێنە و بەرنامەکەمان منەوەرکە ئینشاء الله. فەرموو مامۆستا گیان. یەخوا سەلامەت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام را تلك آيات الكتاب المبين. إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون.
تعقلون إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين إن الشيطان للإنسان عدو مبين صدق الله العظيم یاخوا دەست و چاوە خۆش بە کاک شۆڕژیان.
وسلامة سيان خورزة خيرات إن شاء الله. يا شيخ جينا لا إمام مصطفى. بلى خدمتهم. يا أخوة سلامة دي. إمام مصطفى جان فرمو تشريف البياني. إمام مصطفى يوسف حسين زانا يعيني. سلام عليكم. سيان فرمو. يا أخوة خير زين. إمام صيان يا أخوة خير. سلامة. وسخر أصلاً فترة. إمام صيان. وسخر فاسد برسل. وسلامة. خابئ. إمام صيان خير بيا. وسلامتك يا أخوة سلبرز. تام خير بنوفق إن شاء الله. إمام صيان طبعاً روجانا بتايبتي لما يجي رمضان خلق ومسلمانان چاوڕوانی خێر و بەرەکەت و زەکات و دەستگیرۆیی مسلمانانەکەن بە تایبەتی کە ئێستا هەژارێکی زۆر زۆر بڵاو بۆتەوە بەناو ئێمەیە هەژاری و کەم دەرامەتی و ڕەنگە زۆرێک هەبێ مەوەسا کە هەژارە و کەم دەرامەتە بەڵام عیزەتی نەفسی ڕێنایە کە ینی دەرکەوێت کە هەژارە و نیەتی چۆن ئێمە هاوکاری و دەستگیرۆیی یەکتر بکەین بە تایبەتی لە تەنگانەیەکی وەکو ئەمڕۆیە کە دیارە وڵاتەکەمان وە ناوچەکە هەمووی و بە شەڕ و بە فیتنەیەکی گەورە دروست بووە و لە هەمان کاتیشا هەم ئەم بێموشەیی و بێوەسعی کە لە کوردستانیشا هەیە تا حەدێکی زۆر کاری لە خەڵک کردووە چۆن دەستگیرۆیی یەکتر بکەین چۆن بەدەم یەکەوە بین چۆن ئەم ڕۆحە بپارێزین. دستان خۆش بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على من ختمت به النبوات والرسالات سيدنا وقائدنا محمد سيد الأولين والآخرين صلى الله عليه وسلم. سلااو ڕێزم هەیە بۆ هەمووتان و دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم و خوای گەورە موفقتان کە ئینشاءالله ئەو بەرنامانەی کە تێپەڕێون هەمووی بەرنامەی باش و بەپێز بوون ئینشاءالله ئەمانیش کە دێن هەمووی خزمەتی میلەت و بەرەو پێشبردننی کاری ئیسلامەتی بێ و خوای گەورەش ئەمانە موفق و سلااو ڕێزم هەیە بۆ بینەرانیش. وڵڵاهی جەنابی شێخ مامۆستایان بەڕاستی من قەناعەتم وایە ئەو بەشەی کە پێویترێ بەشی مسلمان ئەو خەڵکەی کە لە ناو بازاڕایە و ئەهلی کەسەبەیە و پارە و پول و سەرۆت و سامانی هەیە درێغیان نەکردو و مسپاسیانەکە هەرچەند بە حەقەت ئەرکی خۆیان جێبەجێ کردووە چونکە ئیسلام هەر لە سەرەتاکان کە هات هەر کە هاتووە بۆ هاتووە کە ببینە یەک پارچە یەک کوتلە یەک ڕیس یەک دەست یەک دەم یەک هەڵوێست بۆ هاتووە کە خوای گەورە کە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام ڕەوانە کردو دواییش کە توانی کیانێک بۆ خۆی دروستکە هەر یەکسەر ئیعلانێکی کرد فەرمووی ئەیها الناس افشوا السلام واطعموا الطعام وصلوا بالليل والناس نيام تدخلوا جنة ربكم بسلام. خۆ ئامانجی سەرەکی ئێمە گەیشتنە بە بەهەشت بەم سێ قۆناغەی کە سەرۆرمان صلی الله عليه وسلم کە باسی کردووە سەلام هەر مەسەلەی تەکافؤ و پێکەوژیان و ئاگابوون لە یەکتر چکە کە تۆ سەلامون عەلەیکم یعنی من ئاگام لە ژیانی تۆ بێ من ئاشتیم لە تۆوێ پاشان ناندان و نان بنەدان و خواردن بە حەقەتیش یعنی حتا مەسەلەی زەکاتیش مەسەلەی ئەو بەشانەی تریش زەکاتی فیتر حتا قەزەی قوربانی هەمووی بوو ئەوەیە کە دەستی فەقیری یاخود فەقیر لەم وڵاتە و لەم مجتەمەعیان نەمێنێ بۆیە بە حەقەت بتوێنێتەوە ئێمە گەورەترین کێشەی ئێمە گەورەترین مشکلەی ئێمە زۆر جار هەیە نەمانتوانیوە ئەمەی کە لەبەر دەستی خۆمانایە بتوانین سیاقێکینەوە بۆ شوازی کە قورئان و ئیسلامەتیە فەرمێ ئەیژنا وەکو ئیشارەتم پێکرد بەشە مسلمانەکە توانیوێتی بە باشترین شێوە هاوکاری فەقیر بێ و هاوکاری ئەو دەستگایانەش بێت کە هاوکاری فەقیرن جەناب دەفەرمی بەڕاستی من ئێمە من لە بەشێکم و لە شوێنێکم و لە دوو شوێنم کە توانم بەڵام هەردوو شوێنەکە بەشی مەلایەتی و بەشەکەی کارەکایی تریشم خەڵک ڕومانتیەکات خەڵکێکەیە ڕومانتیەکە احتیمالیشیان فەقیر نەبێت خەڵکێکەیە کە لە خاریجی ئەم خەڵکەوەی و ئامادە نییە ڕوبەڕووی خەڵک بێتەوە بۆی هاوکاری ئەو دەستگا خێرخوازیانە توانیوانە ئەو خەڵکانە بدۆزنەوە کە ئەو خەڵکانە بدۆزنەوە هاوکاری و دەستگا خێرخوازیانە بۆیە هاوکاریکردن و بەدەمەوەچوونی یەکتری شتێکی باشە بەڵام جانیبەکەی تر ئەو خەڵکەی تر کە بتوێنێتەوەی کە ئێستا قۆڕەخکاری کردووە کە ئێستا ئێوێ قۆڕەخکاری بکە لە هەموو باشەکان کە بەداخەوە دەسەڵات مساعدە بۆ ئەمە و ئەو کۆمپانیانەی کە دەسەڵات لە پاڵ پشتیانەوەن مساعدن بۆی کە ئاوا بکەن کە بتوانن
یعنی هەموو ئەوەی کە هەیەە بیهن بۆ خۆیان ینی تۆ من نەزانم لەو بازاڕەیە خەڵکی وا هەبووە ساڵانە بێ لە زەکاتەکەی لەواچی ئەو نونیتری پاریدایە بە خەڵکی فەقیر بەڵام ئێستا بەهۆی ئەم سیاسەتە و ئەم شێوازەکاری کە ئەمان کردویانە گرتویانە بەر پارەی پێنەماوە لەواچی پێویستی بە هاوکاری بێ خۆگەر سیستەمێک یاسایەکی باش بڕوات بە یاسایەکی ئیسلامەتی کە هەیە کە لە قورئان ئەگەر بڕۆین سیرکەین هەمووی ئەبینینەوە جەنابی شێخ مامۆستا هەمووی ئەبینینەوە بەس ئەگەر سێری سیستەمەکەی قارون کەیت و قسەکانی قارون و قسەکانی بەنو ئیسرائیل بێنە پێشەوانێ گەر مەجال بوو خواگەدارە سیستەمێک دروست دەکرێ و یاسایەک دروست دەبێ کەس هیچ لە کەس ناکەوێت فەقیریش نامێنێ خۆ ئیسلام هاتووە بۆ دووشت بۆ لە ناوبردنی ستەم پاشان بۆ نەهێشتنی فەقیری و بێنەوایی چکە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کایتر عەدالەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە نمونە ئەهێنرێتەوە فەرمێ لەو کانە فەقر رەجولا لەقەتەلتو کۆتایی پێدەیانی بۆیە بەڕاستی پێویستەکە ئەو خەڵکەش کە خۆی بە موسڵمان نەزانێت چکاوکو شوارت من نمونەم لایە کابرا خۆی موسڵمان نەزانێ مامۆسایەکی بان کردو دیدی ئەرێ مامۆساوارە بزانن زەکاتەکەم چۆنە والحاصل بە ملیار دۆلاری هەبوو زەکاتەکەی گەیشتە 5 دەفتەر 6 دەفتەر توی مامۆسا بخوامە زۆرەوەم پێ نادرێ من زۆرەوەم پێ نادرێ هەر بۆ ڕۆژی ئاتی بە هەمان ڕقم تەلەفۆنی بۆ مامۆسا کردوتەوانێ تۆ مەلای بەڵێ وەڵاوە باوکم مردووە ئەو نەفەری کەوتوتی زۆرە پێم نادرێ مرد وەڵات کەوتی زۆر تۆ مەلای بەڵێ وڵاو باوکم مردووە بەشکم بێبی شوی بتوڵۆڕە وڵا من مردو شۆرنی مەگەرەتانەوێ بۆ بێنە مزگەوت و ئەی شوین یعنی من باوکم بێنە مزگەوت وڵاتی وەڵە دەکاکە نە ئەیهێنمە مزگەوت نە نوێژی لەسەرەکەم و کەیفی خۆشدانە ئەو کابرا قوربەسەری کە تۆزێ نوێژیە کرد کوڕک پارەکەی گەیشتە دەست کوڕەکەی نەهێشتی بێتە مزگەوت نەهێشتیشی نوێژی لەسەر بکرێت قوڕی بەسەر بە بەو هەموو حاڵ و وەزە ڕۆیشتەوە من بۆیە لەم خەڵکە موسڵمانەکان حەمدا باشە و خەڵکەش کە تۆزێ موسڵمانە و دینداریتیایە وریای خۆ بە ئەمریت کە مردی چی جوابی خواییتەوە خی گەورە یارمەتیمان بە حتمەن بتوێنێت هاوکاریکردن شتێکی باشە و گەر ئێمە بگەڕێنەوە بۆ دین و ئیسلامەتێکی خۆمان و بۆ کوردەواتێکی خۆشمان کوردەواری خۆشمان بەڕاستی سێری ئەو دیانە بکەن قەت ڕۆژان ئامادە نەبووە فەقیرێکە بێ یاخود کەسێکە بێ بێنەوا بێ ئیلان و بیلا هاوکاری و بەدەمی خەڵکەوە هاتووە کاسە دراوسەیمان هەبووە یعنی چی کاسە دراوسەیی یعنی دراوسێ ڕۆژان ئامادە نەبووە بە شتێکی کەم بخوا لەگەڵ دراوسێکی خۆیانە بەس چاو خۆش مامۆساگیان ئینشاڵڵا گەڕێنەوە لاتان ئەڕێنە لای تیپی هونەری مەولانە ئەوە نەعەزەت کێشن بە نەغمە و بە ئاوازە خۆشەکەیان ستۆدیەکەمان بڕازێنەوە. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان دەروا کازانن گەشتین بە نیوەی دووەمی مانگی مبارەکی ڕەمەزان و ئینشاڵڵا ئەلوەداعێک ئەکەین لەم مانگە پیرۆزە و خۆی تەبارەک و تەعالا ئینشاڵڵا لە هەموو لایەکمان تا ئێستا قبوڵ بکات و لێمانی وەربگرێتە ئامین. انشاءالله. أيا شهر رمضان أيا شهر الخير والبركة والإحسان
الوداع 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 أيا شهر التسبيح والتهليل وتلاوة القرآن الوداع يا فرد أعظم يا فرد أعظم يا حي يا قيوم يا فرد أعظم يا شنوندين الله صبح دم فناي بنديا بندي خاني غم يا إلهي يا فرازندي شرخي معلق يا نقارندي نوتاق أزرق يا باني بنيان قصور أيوان رفعت بخشتك يا ربنا حفا يا كيوان بزاد ونمير بخوض وبخور نعرز نجيس نروح نجوهر بناوي بدي ديش نواي بقوش جاسرا ورغيب الله وقيف خاموش بهمتا وبمثل بشريك بباب جعيب مبرا وجالا يشباك نقشبند لوح صحيفة هستي نشأ بخش جام بعد يسر مستي نظام دهندي خالقا أرواحنا تساوم تركيب كنندي أعزان أندام الله الله شعل بخش نار هرتو أفزاي نور روزي دهندي ملومار نقاش نقوش هيولا صور
رزا من خير باو خبر جشر الله الله أمجار بلطفت يا رب بخشم قناه أستغفر الله أستغفر الله جرم بحدا قناه بشمار ربي نجني من عذاب النار باور عصيان كوكب ينجم يا غافر الذنب فاغفر لي وارحم نياز مدن نياز مدن يا حي يا قيوم خول الجدر قات نكري محروم الله حي الله الله لبيك يا فخري عالم يانا سلام عليك يا رسول الله يانا سلام عليك الله حي الله الله لا
ئەی ماشاء الله خوا دەست و چاوتان خۆش بە کاک میران گەورەتان بەزراتان کرد. یا شەخ کەلیمەی ئەورامیشی پیا کرد بەڵێ مامۆستا گیانەگەڕێنەوە لای تۆ پێش ئەوەی بچینە لای گروپی مەولانا باسی کاسە گۆڕینەوەت کرد وتت وەختی خۆی جاران کاسە گۆڕینەوە هەبوو لە ماڵ کاسە دراوسێوەمانەوە هەبوو جایتر ماڵێکە قاپێکێک بر بۆ ماڵەیاشە قاپەکەی نابردەوە بە خاڵی ئەیوت دای بنێ باس بین ئێمە خواردنێکی تێ بکەین و ئەنجامی بینەوە بۆ ماڵە جا ئیسلام چۆن باسی دراوسێمان بۆکە یان چۆن باسی کۆمەکی دراوسێمان بۆکە خۆی لە ئیسلام ماڵێ مسلمان بۆ مسلمانێکو یەک جەستەوایە جابزانی ئەم جەستەیە چۆن بەرجەستە بکەین چۆن ئەم زەمینی جاران بسازینەوە کە ئەم کاسە دراوسێ دروست بکەینەوە وڵی دەست خۆش بێ بە حەقەت هیچ شتێک قورس نییە هەموو شتێک ئاسانە بەس گرنگەوە ئینسان هەوڵ بدە هەوڵ تێبکۆشێت و خۆشی ینی بە حەقە دەڵێم من خۆشی وا لێ نەکا بڵێ کاکە وەڵاهی من تازە زەمنەکەی تێپەڕیوە و کاتەکەی تێپەڕیوە و بەخوا خەڵک متعەسیر بووە و ئاڵێن عەسریە و زەمنەکەی وانە ماوە کە خەڵک لەگەڵ دراوسەکە ببێت و ئەمەوان نیانی هەموو شتێک دروست دەبێتەوە لە یەک فەردیشەوە ئەتوانێت گەورەتری شۆڕش دروست بکرێ لە یەک فەردەوەیان بۆی جەنابتان بیزانن بەس ئەوەندەیە تەمان ئیخلاص زۆر گرنگە خوا بەس بوون خوا نەخواسە هیچ ئامانجێکی تر لەوە نەبێ بەڵام مەسەلەی دراوسێ لە ئیسلامە هەچە سەرۆرمان صلی الله عليه وسلم فەرمێ جبریل عليه السلام هاو بەڵام ئەوەندە وەسیەتی بۆ کردم بۆ دراوسێ هەتا تەسەورم وابوو لە یەکتر میراتیە بن دوایی کە منهجی میرات هاتە خوارەوە و منهجی میرات تەصنیف کرا ئەو ساکە زانراوەکە دراوسێ میراتی لە دراوسێ نابە من پێ دەڵم ینی ئێمە گەر بمانەوێت سەراحەتەن بمانەوێت بگەڕێنەوە سەر ئەو نەهجە ئەشتوانین و زەمینە سازیشمان بۆ هەیە جا من ناڵێم وڵا بەس دڵنیا بە ئەم تەکنەلۆژیایی کە ئێستا هەیە وردەوە دە بەرەو فەنا ئەڕوا بەرەو نەمانە ڕوا بەرەوە ئەڕواکەیتر ئەم تەکنەلۆژیایە خەڵکی لە یەکتر دوور خسۆتەوە ئەم مۆبایلە و کوجەناوی کاک شێخ فاتح حیج باسی کرد ئەم مۆبایل لە جیاتی بێتە بابەتێکی بەرەو پێش بردنمان هەر ئەوە ناکە ئێمە لە یەکتر دوورکەوینەوە یعنی تۆ دایکتە جاری وایە ئەڵی کورە بە تەلەفۆن قسەیەکی لەگەڵات باوکتە نابێ بە تەلەفۆن قسەی لەگەڵا بکەی هیچ نەبێ بچێ سەرێکی لێ بدەیت ئێستا تەلەفۆنەکەش نەماوە جاری وایە بۆیە هاوکاریکردن و بەدەمەوە هاتنی لە سڵبی کاری ئیسلامەتیکەی ئێمەیە کە خوای گەورە فەرمێ وتعاونوا على البر والتقوى نەگەوەش خۆ بە حەقەت خوای گەورە فەرمێ زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا طبيعتي جبلي إنسان وخلقه وكحزي لمشتانا هيا حەزیلێتی پارەکۆ کاتەوە حەزیلێتی خۆی بەتەنیا بێ حەزیلێتی تاگڕەوی بڕوا بەڵام کە ئیسلام ئەمەی بە تۆ تۆی وەکو مرۆڤ کە تۆی وێنا کردووە ینی خۆ دوایت ئەژ نەبووایە ناگەیشتەوەی کە خەڵک بتوانێت حەزارەت و تەمەدون و کەسابەتیش دروست بێ ئەی کورە بەسمە من پارێکی کەم هەیەوی توخوانەی بڕێ بەڵام کە ئەمە دروست بووە ئەم حەزە دروست بووە بەڵام لەولا خۆی بەراکەمێن لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون ڕێخستنەوەی ژیانی خۆت بە ئیسلام و دینداری لە ژێر زەوی قورئان و فەرمایشتەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و شێوازی ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر ئەتوانی ئەمانە تێپەڕێنی چونکە بە حەقەتیش پێویستەکە دووبارەیەکەوە پێویستەکە بگەڕێنەوە بۆ نهجی قورئانە پێویستەکە بگەڕێنەوە بۆ نهجی سوننەت بەڕاستی زۆرمان هێڵین کاکە ئێمە ئەهلی سوننەتین و لە سوننەتەوە دوورین زۆرمان هێڵین کاکە ئێمە ئەمانەوەیەک و قورئان بین و قورئان لە ئێمە بەریە ئەمە ئەسڵی قەزەکەی ئێمەیە کە دوور کەوتونێتەوە کوشاد دووبارەش یەکەمانە ئەو خەڵکەی کە ڕەحمێکی ئیسلامەتی لە دڵایە موسڵمانە بەڕاستی هەر ئەوە بۆتە پاش فەزلی خوا بۆتە ئەوەی کە کۆمەڵی خەڵکی بێنەوا و کۆمەڵی خەڵکی فەقیر دەستگیرۆیی بکرێ ئەژینام بتوێنێتەوە خەڵکەی دەوڵەمەندی تر کە هەیە هەر خەریکی قۆرەخکاریە هەر خەریکی پارە کۆکردنەوەیە نەک هەر ئەوەش واللهی گەیشتە ئەو ئاستەی کە خوای گەورە چیرۆکی قارۆن ئەفەرمێ قەومی موسا پێیان ولا تبغي الفساد في الأرض والله هەنێ دەوڵەمانمان هەیە هەندێک خەڵکمانەیەک لە قۆرەخکاری و لە ئیحتیکار تێپەڕیوە گەیشتە فەساد
فسادی ئەخلاقی فسادی ئیداری فسادی مالی هەموو فسادێکی بڵاو کردوتۆ لەنەوە ئەم کۆمەلگایە یعنی وای کردووە ئافرەتێکی قوربەسەر قبوڵی بێ بچێتە بەردەمی چی پێخۆش پێ بکە فی سەبیلوی کە پارێکی بداتێ ئەو فەسادە ئەم دەسەڵاتە یاخود ئەو خەڵکەی کە ئێسا ئیداری بازارەدا کە ئیسلام بڕاستی هەردووای ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەوڵەتی تەشکیل کرد هەرچەندێک دوو جار محاولەی کرد بازار دروست کات جوولەکان نەیانهێشت ئەمە بە کەڵکی بازار نایە هەتاوەکو توانی بازارێکی سربەخۆ دروست کات کە بازاری سربەخۆی دروست کرد ئەنجا توانی ئیدارەی بازار بات چکە بتەوێنێتەوێت لە بازارەوە لە دەسەڵاتدار و لە دەوڵەمەنەوە ئەتوانی کۆمەڵی بابەت هەیە چارەسەرکەیت کە ئەمانە گەیشتنەوەی وەلا تەبغی الفەساد بالئەرض هەوڵیاندا فەساد لەناو ئەم زەویە دروستکەن کوشارەتە پێکرد حەچی فەسادەیە لە مالیەوە دروست دەبێت کە هیتر بەڕاستی بۆی عومەری کوڕا فەرمێ ئەگەر فەقیری نەفرێک بوایە ئەم کوشت بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام پەنای گرتووە بە فەقیر اللهم إني أعوذ بك من الكفر والفقر بۆچی چکە بەڕاستی کوفر و فقر یەکسان بەیەکەوە یەکسانن هاوتەری بن زۆر خەڵکی ئەزانم بەهۆی ئەوەی کە مناڵەکەی کەسەکەی تووشی حاڵەت بووە تووشی هزار فەساد و خراپەکاری بۆ کە پارێنانی دەستکەوێت ئەیدەوە بەدەست مسلمانەوە بێ وای لێ دێ وای لێ نایە بەڕاستی بەداخێشەوە دەسەڵاتدار مساعیدە بۆ ئەم بابەتە دەست چاو خۆش بە مامۆساگیان ئەچینەوە لای قورئان خوێنە لاوەکەمان مامۆسا شۆڕش ئەگەر ئەزێت کێشێت کۆمەڵی ئاەتی کەمان بیر بخاتەوە بۆی کە سۆدیەکەمان زیاتر منەوەر بێت فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام إن شاء الله آمنين لتدخلن المسجد الحرام إن شاء الله إن شاء الله آمنين محلقين رؤوسكم آمنين محلقين رؤوسكم ومقصرين لا تخافون فعلم ما لم تعلموا فجعل من دون
ذلك فتحا قريبا لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام إن شاء الله لتدخلن المسجد الحرام إن شاء الله إن شاء الله آمنين إن شاء الله آمنين محلقين رؤوسكم ومقصرين لا تخافون فعلم ما لم تعلموا فجعل من دون ذلك فتحا قريبا هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا وكفى بالله شهيدا صدق الله العظيم. يا اخوة دنگار خوش بێ خوا زەباتە یاخوا مامۆستاگیان حەزەکەین زیاتر لە خزمەتە بین بەڵام کاکی دەرێنە ڕەڵای کاتەکەمان کەمی ماوە داوای لێبور نەکەین ئینشاءڵڵا وڵای ئاخر شت حەزەکەم یەک کەلیمە مەجال لە خزمەتە بۆ هەمومان بۆ خەڵکەش کە ئەش بەخشێ و ئەوی کە ناش بەخشێت دنیا ئەوە نییە کە ئیسان زۆر خۆی بۆ هەوڵ بدات دنیا بەجێڵی جایا بە مردن یان ئەو بجێ دێڵێ یان بە نەخۆشی و بە پیری نەخۆشیش کە و چەند کەس نەخۆشەکەوێت و ناتوانێت یەک لوقمە خواردنی خۆش بخوات یان کە پیر بووی هەچی مەلەزاتی ئەوەی کە تۆ دەست کەوتووە هیچی ناتوانی بەکاری بێنیت من خەڵکەیە دەوڵەمەند ئەم شارەیە خەڵکێکی زۆری داوات کردووە ئەو نانوایی خواردووە بۆیە داوات لەو خەڵکاکەم هەموو کاتێکیش کاتی ئەوە نە ئینسان بتوانێت
ئەم مەردایەتی و پیاوەتیە بنوێنێ هاوکاری خەڵک بێ وەرن قۆڵی مەردایەتی لێ هەڵمان و هاوکار بن نەکشت لەسەر خەڵک گرانکەن پیاو بن بۆ میلەتەکەتان بۆ شعبەکەتان بۆی کە بتوانن سبەینی ئەگەر شتێک ڕووبدا چکە حقەت ئیسلام کە ئەم سیستەمەشی داناوە ئیتر فەقیر پاڵپشت و سەنەدی دەوڵەمەنە چکات دەوڵەمەند پاڵپشت و سەنەدی فەقیرە بەڵام ئەگەر شتێک ڕووبدا دەوڵەمەنێک هاوکاری منی نەکرد بێ وەڵا قبوڵم نییە نەک هاوکاری بم لەواتی بفسەر باڵەکەشی بۆیە با ئێمە مەردانە هاوکاری یەک بین دەستی یەک بگرین پاڵپشتی یەک بین بۆی پێکەوە ببین یەک ژیانکەین خواست هەربەرستان کە دەستان خۆش بەمون پێ خۆش حاڵ بووم سەلامەتەکە ئینشاءالله تعالی بەجێتان هێڵم و سەربەرز بن خاطر لەگەڵ بێخۆ وابسەم نەخوا سەلامت حاڵ ڕازی کاکە میهران چینەوە خزمەتی جەنابتان هاي لە خزمەتانە قوربان چ مناجاتێ چ شتێکمان انشاءالله بۆ انشاءالله ڕێنە خزمەتی مامۆستای مەحوی شارێکی بەڵێ وان انشاءالله پێشکەشەکەین الله الله صلى الله على أو بحر نور علم عرفانا وصلى الله على بحر نور علم عرفانا كدركي غورناك كدركي غورناك غير علم الله سبحانه وصلى الله على أوزات فاكي قدس آياتا كأخلاقي فسنديدي جناب حي من لنا وصلى الله على بحر نور علم عرفانا وصلى الله على بحر نور علم عرفانا كدرك غورنا كغير علم الله سبحانه كدرك غورنا كغير علم الله سبحانه وصلى الله على بحر نور علم عرفانا كدرك غورنا كغير علم الله سبحانه كدرك غورنا كغير علم الله سبحانه صلى الله على أوزار فاكي قدس آياتا كأخلاقي فسنديدي جنابي حي ملانا كأخلاقي فسنديدي جنابي حي ملانا وصلى الله على بحر نور علم عرفانا كدرك غورنا كغير علم الله سبحانه كدرك غورنا
وصلى الله أوحى صاحب كمالاته كأعلى معجزي قربه يبم النور آياته كأعلى معجزي قربه يبم النور آياته وصلى الله على أوباح لنور علم وعرفانا كدرك غورنا كغير علم الله سبحانه كدرك غورنا كغير علم الله سبحانه لتاريكي شبي كفرة بيقدم لام عيكي دا هزار جوار صدو عنده كدنيا وشراخانا شرايك نوري بيشوني ممدي بيد بيوابي شرايك نوري بيشوني ممدي بيد بيوابي شرايدا يستي قدرة خو شكابوتا أبد مانا شرايدا يستي قدرة خو شكابوتا أبد مانا وصلى الله على أوباح بنور علم وعرفانا أي كدرك غورنا كغير علم الله سبحانه كدرك غورنا كغير علم الله سبحانه تعالى الله بدو دهبو كهردو عالمي داقت تعالى الله بدو دهبو كهردو عالمي داقت بنازم بيم كمالي عز محزم وشوكة وشانا بنازم بيم كمالي عز جزم وشوكة وشانا وصلى الله على أوباح بنور علم وعرفانا كدرك غورنا كغير علم الله سبحانه كدرك غورنا كغير علم الله سبحانه مضحكت بكم لايق بتو يا خير خلق الله مضحكت بكم لايق بتو يا خير خلق الله مني بخيرنا لايق كجبريل يتسنى خانا مني بخيرنا لايق كجبريل يتسنى خانا وصلى الله على أوباح لنور علم وعرفانا كدرك غورنا كغير علم الله سبحانه كدرك غورنا كغير علم الله سبحانه بياني قاوري خلقي كسي آيات لشاني بياني قاوري خلقي كسي آيات لشاني نمقدوري منو تويا نعيشي حس صحبانا نمقدوري منو تويا نعيشي حس صحبانا صلى الله على أوباح لنور علم وعرفانا كدرك غورنا كغير علم الله سبحانه كدرك غورنا كغير علم الله سبحانه
صلى الله عليه صلى الله تعالى عليه وسلم وسلم. يا رب. یاخوا دەستچاوتان خۆش وسلامتان باشه. یا شێخ مامۆستا باسی قەیران و شتی بۆ کردین فەرمودەیەکمانەیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم من نفس عن مسلم كربة من كرب الدنيا نفس الله كربة من كرب يوم القيامة. فەرمێ هەر کەسێک ناڕەحەتیەک ئازارێک لەسەر برا مسلمانەکەی لابە ئەوە خوای گەورە ناڕەحەتی و ئازاری قیامەتی لەسەر لابە. جا زۆر خۆش ئەم قەیرانانە چەندێ گەورە بێ ئێمە گەر هەمومان پشتمان بە پشتیەکەوە بێتوانین بچووکی کەینەوە وەختی خۆی وتویانە شیوەن لەگەڵ ساحێب ماڵ لەگەڵ دراوسەیە هەنەجار شاییە چکە فەریحیەیە بۆ گیانە جاڵە وەختی خۆی مام حاجیە لە هەڵەبجە هیم بووە لافاوشتا تۆ بەرە دوکان و شتەکەی تر هەر دوعای کردووتبی خوایە لای دێ خوایە لای دێ کە لافاوەکە هەرات بۆ دوکانەکە خۆی وتیبی خوایە عام بێ خوایە عام بێ لەبەرەی زانیوێتی ئەگەر عام بێ لەوانەیە خەڵک دەستی کۆمەکی و یارمەتی بۆ درێژکە ئەگەر ئێمە ژەب قەیرانە ئەگەر هەمومان دەستمان لە ناو دەستیەک بێ ئینشاءڵڵا تێپەڕێنین و ئەو ناڕەحەتیە نامێنێ یا شێخ وازانم نزیک بووینەتەوە لە کاتی دوعاکان انشاءالله یا شێخ فەرموو بۆ شوێنی دوعاکەی انشاءالله ئێمەش ئیمان بۆ بکەین بەڵکو انشاءالله گیراوێ دوعاکانت والله ئەو مایکە داین بۆ جەنابی شێخ فەرموو دانیشە یا شێخ خوا عەفوت بکە يا الله بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به. واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين يا رب العالمين. يا رب إخوايا إله العالمين يا أرحم الراحمين وقشتنا النيوي مانجي بيروزي رمضان يا رب أم قردنا نمان آزابك الآقري دوزاخ إله العالمين رحمن بيكو بزيد بيهمانا بيتوا أو رحمي كبشيكي زور بچوك تخستوة أم دنياو ببئس نور أم رحمة فراواني دروس كردوا أو صد بشي كالروجي قيامتا جورا وجوري رحمة كاني تو بيشان داو بيسنورا كهرجيز ليرا ناتوانين وصفي ورحمن بكين بهمو رحمو بزيكاني تو داوال ليكين رحمن بيوكا جيرودي نفسي أمارة بالسوء جيرودي غفلتين جيرودي هواو آرزوكان يا رب جيرودي بآقايكي بسنور بوين جيرودي شيطانيكين كهمي شلق المانايو بردوام برو گناه تاوان من ربي شكا جيرودي جور درونك بوين يا رب كخريك ظالما بين بسريا لقل رحمو بزيتو نبيت ظالما كبسر همو هوا وآرزو كانوا نفسي أمار بالسوء خمنا يا رب بمان جينا بنفسي مطمئنة يا رب بمان جينا بو نفسي كدا مزراوي إيماني تيادا سكويت بو ريقي كقلشنو قلزارو قلستاني إيمان دار راستكان بو طريقي كأمان جينا بمستقيم استقامتو ري استقامت من بيشان دا
بەمان گەێنرە بەو دەلیلانەی کە دەلیلی ڕێی هیدایەتن، باشترین ڕێگە و نزیکترین ڕێگەی ڕێی هیدایەتمان پیشانەدەن. یا ڕەبی خوایە دڵمان بگۆڕە بۆ دڵی عەبدە ساڵحەکانی خۆت، دڵمان لە دڵی فیرعەونیەت و نەفسپەرستی ڕزگار بکە، دڵمان یا ڕەب العالەمین لە هەوا و ئارەزوەکان قوتار بکە، دڵمان وابەستەی دنیای پڕ لە غەفڵەت نەبێ یا ڕەب. یا ڕەبی خوای گیان ماڵی حەڵاڵمان پێ ببەخشە، نەفسی دامەزراومان پێ ببەخشە، ئیمانی کامڵمان پێ ببەخشە، قیامەتی براوەمان پێ ببەخشە و بەهەشتیشا لە بەهەشتی خۆشتا فیردەوسی عەلامان پێ ببەخشە یا ڕەب. لەگەڵ پێغەمبەران و ئەولیا و دۆست و خۆشەویستانی خۆتا حەشرمان بکە، لە زومرەی ساڵحەکان بین و لە زومرەی تاڵەحەکان نەبین. یا ڕەبی خوایە ئەم وڵاتەمان، ئەم نیشتیمانەمان، ئەم کوردستانەمان بپارێزە یا ڕەب. خەڵکی ئەم کوردستانە بەشمەینەتەمان بپارێزە یا ڕەب، لە کوشتن و لە بڕین و لە قەتڵ و عام و لە ناخۆشی و لە نەهامەتی و لە برسێتی ڕزگاری بکە یا ڕەب. یا ڕەبی خوای گیان هەموو وڵاتانی ئیسلام ڕزگار بکە ئیلاهە العالەمین. یا ڕەبی خوایە چەوساوەکانی سەر ئەرز ڕزگار بکە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان ئەم جەژنە ببێتە جەژنی خۆشی بۆ تەواوی ئیمانداران و موسڵمانان و بە تایبەتیشە وڵاتی خۆمان و ئەم کوردستانە ئازیزەی خۆمان یا ڕەب. یا ڕەبی خوای گیان ئەم بەهارە بەهارێکی پڕ لە جوانی و پڕ لە باران و پڕ لە خزمەت و پڕ لە فەرشێکی ڕەنگینی ڕازاوەی جوانی کوردستان و دیرینەکانی خۆمان بێ یا ڕەب. ئاوی زوڵاڵی بارانی ئاسمانمان بۆ ببارێنە یا ڕەبی، سەرچاوەکانمان زیاتر ببوژێنەوە و ڕەحمەتی خۆتمان زیاتر ڕوتێ بکە ئیلاهە العالەمین. ئەوانەی هەر دوعا و پارانەوە و نیزایەکیان هەیە دوعاکانیان گیرا بکە، ئەوانەی دڵتەنگن دڵیان خۆش بکە، ئەوانەی نەخۆشی دەرونیان هەیە ئیلاهە العالەمین شیفایان بۆ بنێرە یا ڕەبی، ئەوانەی نەخۆشی جەستەییان هەیە شیفایان بۆ بنێرە، ئەوانەی لەسەر جێگە کەوتون یا ڕەب العالەمین لەسەر چلپاکی حەزرەتی ئەیوب ڕاکشاون، ئەجر و پاداشتی گەورەیان پێ ببەخشە و سەبری ئەیوبیان پێ بدە یا ڕەب. یا ڕەبی بە کەسوکاریشیان تحمل و سەبر و دڵخۆشی ببەخشە یا ڕەب. یا ڕەبی بەشارەتەکانی ئیمانیان پێ ببەخشە. یا ڕەبی خوای گیان دامەزراومان کە لەسەر ئیمان، لەسەر استیقامەت، لەسەر دامەزراوی ئیلاهە العالەمین، لە ڕۆژی مەحشەرا ڕووزەر نەبین. یا ڕەبی خوای گیان لە ڕۆژی حەشرا داماو نەبین، لە ڕۆژی حەشرا یا ڕەب العالەمین بەر شەفاعەتی حەزرەتی ڕەسوڵ اللهمان بخە صلی الله عليه وسلم، بەر شەفاعەتی سورەتی یاسینمان بخە، بەر شەفاعەتی قورئانمان بخە، بەر شەفاعەتی دۆستەکانی خۆتمان بخە. یا ڕەبی خوای گیان کەسێک ئەگەر لە سوچێکە یارمەتیەکمان دابێت ئیلاهە العالەمین لە ڕۆژی حەشرا فریامان بکەوێ و دەستمان بگرێ و تکامان بۆ بکە لای زاتی گەورەی تۆ کە لە گوناهەکانمان ببووری و عەفومان بکەی، لە هەموو گوناه و تاوانەکانمان ببوورە یا ڕەبی، لە گوناهەکانمان ببوورە، دوعاکانمان گیرا بکە یا ڕەب. ئەو دوعایانەی کە نازانین بیکەین ئیلاهە العالەمین و باشە بۆمان خوای گیان تۆ بۆمان جێبەجێ بکە، زمانی دوعاکردنمان ئیلاهە العالەمین هەر ئەوەندێ و ئەوەندە ئەتوانین ئیلاهە العالەمین بە سڵاوەتەکان بە زیکرەکان هەموویمان بۆ بکە بە دوعا و پارانەوە بۆ دنیا و ئاخرەت و حەسەنەی دنیا و ئاخرەتمان پێ ببەخشە. یا ڕەبی خوایە ئەمانە دوعاکانی ئێمەیە و ئیجابە و وەڵامدانەوەش لای زاتی گەورەی تۆیە، دوعاکانمان گیرا بکە. اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.